هەر لە کێبڕکەکانی هەفتەی 11هەمی خولی یانە پلەیەکانی کوردستان یانەی دەربەندیخان یەکەم سەرکەوتن لەسەر یاریگای خۆی لەم وەرزە دەستەبەر دەکات بە بەرنەوەی لە ئاڵای میوانی. لەسەر یاریگای مەحمودی مامەعازە و بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە هاندەران دەربەندیخان میواندەری ئاڵای کردو و توانی یارەکەی لێبەرێتەوە بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک. دوو گۆڵەکەی دەربەندیخان لە ڕێگەی غەزوان وەلید لە خولەکی 48 و سەرکەوت عومەر لە خولەکی 82 تۆمارکرا. گۆڵەکەی ئاڵاش لە لایەنها و تاکەمەرانەوە تۆمارکرا لە خولەکی 53دا. بە ئەوەنجامەش دەربەندیخان پێی خاڵەکانی بەرز کردەوە بۆ حەڤە خاڵ و لە مەترسی دابەزین بۆ پلە 2 ڕزگاری بوو. یانی ئاڵاش خاوەنی 10 خاڵە و لە پلەی 15هەمی کۆتاییدایە. لە خولی پلەیەکانی کوردستان میوانداری یانەی ئاڵای هەولێرمان کرد توانیمان بە ئەنجامێکی باش 2-1 لە یانەی ئاڵا بەرینەوە لە یاریگای خۆمانە. ئەم سەرکەوتنیش پێشکەشە بە هەموو هاندەران کە بە سەرماگەرما لەگەڵمانە بەردەوام بوون هاندەرمان بوون و توانیمان خۆمان ڕزگارکەین لە پلەکانی کۆتاییەوە توانیمان سەرکەین بۆ پێشەوە لە دابەزین ڕزگارمان بێ دەستخۆشی لە هەموو یاریزانەکانی شەکەم.